افدم همیده من بخیر و خوشی بن تماشاوان نجا برا خوارنا مهانه دنابر کوالیتی او دا بشکرنه دا بگمان لگور بریارا 986 یعنی تو نفگرتی لسال 1997 ویدمی کو رژیم ویدم یا عراق دجیر دورپیچه که آبوریا گلکتون دابو رب عراق دا کو هند پترول بفروشه لبرانبر خوارنه بگمان هرما کردستانی جی که وکو بشک جی عراق اف مفهمان بوجه و بشکا خوارنه گلو اف خوارنه دهتا دا بشکرن هيا چند ج روی نوعیتی و خارنه که شجیه که ولاتی بکار به باوی که باش مفالی ور بگیره و دجیان خدا بکار بینه لسر بیا بابت این دکارن تبلینا و برنامه مایی که خالی بنو سرنجو بچنین خواه بخنه برچاف برا خوراکی مانگانه کوالیتی و دا باش کردن اما ناو نشانی بابت امرو برنامه مایی که خلکه چواره سرنجکانی وین دوم امنو برا لگل من بن سلامتان لبه بریاری 986 تایبەت بە ناوت بەرامبەر خۆراکی کە لەلای نەتەوەی گرتوەکان لە ساڵی 1990 دەرچووە کە ئەو کاتی ڕژێمی ئەو کاتی عێراق لەژێر دوورپێچێکی ئابووری ئەنکۆ توندا بوو نەتەوەی گرتوەکان بڕیاردە کە حکوومەتی ئەوسا عێراق ئەتوانێت برێ نەفت ئەنکۆ پەترۆل لە بەرامبەر خۆراک بفرۆشێ لو كاتبات استام خوراكه لسرانسري عراق دا بشكري اما لبرنامج امرو باس لواكين ام خوراكي دا بشكي او برا خوراكي مانغانا که دا بشكري لري كردستان تا چند لروي نوعيه و لروي كواليتي و خارنه که اكري هاولاتيان استفاده لبكن و روزانه بکار بینید اوی بینری خوشویستان لسر ام بابت بچون سرنجکانی خودتان بخنه برچا امش لخدمتی ایوادین بله تماشاوان نجا لباجار دو که لهولری جین دکارن برای هجماره تلفن کورک تلکم تبلینا و برنامه بنو سرنجو بچونین خو بخنه برچا فروال سر تورا کومالاتی facebook.com/nalya.tv ام لبندا سرنجو بچونین وینه لسر تور ایرو یا برنامه و برنامه مایک خلق بینار برزکن او خوراکی که دابین دکریت پیشتر کو اشاره من پیدا لرونه ایو چون ولاتیان چون لرازین لكاتك قال جا قال لو كريد كام خوراك لروي نوعيه باشنيه قال كسي هر ورنا جرن او انا كوري شكل مثلا قال جار كيلويك برنج ب 250 دينار فروشن لكاتك اشتا بازار كيلويك برنج ب چندين قاتي او نرخ كريتوا هروها قال جار بشك لو خوارنا كدبي دابش بكري دابش نكري چندين مانك لسر دا تيبارا بهروها قال جار وهي كام خوراك هر قرابو نکریتوا ولی لسرم بابته یکم پیوندی من نارن چلا قلاد زیل گل من هم کاتو باش هم کاتت باش همو کاتک برسپاس لسر توري امرو برنامه مایک خلق فرمو بله والله او برا خوراکیش بو کردستان دیم دیاره والله زور خرابه بس بيتي برينزكي هر زور خرابه برواتها بك تشين بلا باعك يعني بمعناته نخرابه والله بلام هي دارم حكومتي هذا موافقه كخوارنا كان بباشي بنيرو كم كرتيان زور تدا بله سپاس کاک محمد لشاری سلیمانی ایوارد باش او خو برا خوراکی که با اولاتیان دابین کری هلسنگانه بو چیه الو ام کاتو باش سپاس سبارد بە دابەشکردنی خۆراک و کوالیتەکەی بەڵای من پێم وایە کوالیتەکەی هیچ باش نییە جارێ برنجەکەی بە تایبەت بڕوان ناکەم کەس بەکاری بێنێ جاری واشە کە ئەیفرۆشتەوە بە باعەکە لەوەی چیلەی 150 دینار 100 دینار بۆ حسابکە ئەوەی کە بە خەڵک بێ تەنها شەکرەکەیە یان زایدان ڕۆنەکەیە اینجا بەنسبەت دابەشکردنەکە و دابەشکردنەکەی وەڵی منیسا خۆم لای باعەکەم کاتم وەرەگرم نازانم هیچ مانگێکە جاری وایە فۆرمەکە کە بەم سێ مانگ بەیەکەوە لێکاتەوە ترەڵەیمی ئەوەیە لەبەرەوە هاوڵاتی نازانێ مانگانە چەندێک وەرەگرێەوە مانگە بۆ نمونە مانگی 6 یان مانگی 7 برە خۆراکی کە بۆی دابین کراوە چەندێکە بۆیە من داوام وایە کە یعنی شێوازی دابەشکردنەکە ڕێکوپێک بێەوە هاوڵاتی
بزانمانگانە بە چەندێک وەرەگرێت بەشەیەکی گشتی گەلێک جار باس لەوای کرێت کە ئەو بەراخۆراکی دێت بەشی ئەو مانگی هەمووی تیانە گەلەی جار شەکران هەر یەکێک لەو ناوخۆڕەکە دابین ناکرێت و چەندین مانگیش لەوانێت دوسێ مانگی سەر بچ ئەم بەشە خۆراکە دابینەرەکە و تاویزیش ناکرێت سەرنجت بامە چییە؟ والله قسەکە و زۆر ڕاستە زۆر پرسیارێکی جوانی شەر من زۆر جار ئاوا لە بۆ لە چەند باەک تریش پرسیارم کردووە یعنی بۆ شەکر ئەڵێ ئەمە هی مانگی یەکە یان برنجەکە هی مانگی دووە ئەتر ئاها بەو شێوەیە نازانی یعنی سەریان لە هاوڵاتی شێوانیەوە لەو بڕان بەعەکانش خۆشیان نەزانی هیچ مانگێکەتر خواوەکی لەیدەن بەو خەڵکە و خۆیان و خوای خۆیان وە ئەو هەندێک باعشەیە بەڕاستی لەوەیە بڵێم ڕێزم هەیە بۆ زۆر بیان بەڵام لەوەیە لەو کاتیان یعنی حەقەکەی خۆی نەدا بە هاوڵاتی لەبەرەوە هاوڵاتیش بەو شێوە خراپە دێ ناتوانێت بڵێ ئەمە بەرەخۆراکی منە یان تەواویان تەواو نییە لەبەرەوە پێم وایە دابشکردنەکە هیچ عەدالەتی تیان نییە. بەڵێ کاکارام لە حاجیاوە ئەم کاتە باش کاکارام تۆ هۆی ئەم وەکو کاکی محەممەد لە شاری سلێمانی ئیشارەتی پێدا ئەم خراپە و ئەم شێوازە دابشکردنی بەراخۆراکی مانگانە بچە گەڕینتەوە. بەڵێ سەبارەت بە دابشکردنی خۆراک لە هەرێمی کوردستان و هەروەها لە عێراقدا بەڕاستی دابشکردنی خۆراک لە عێراق کوردستاندا بە هیچ شێوەیەک تەندروست نییە و زۆر ناتەندروستە ینی هیچ مەزێکی تەندروستی لەم خۆراکەدا نییە کە دابش دەگرێت حتا ئەو خواردنێک کە دەبێنێتەوە ینی لە وڵاتانی کە دێک بە تایبەتی لە ئەمریکاوە کە دێ دەگاتە هەرێمی کوردستان تێک دەچێت و خراپ دەبێت تا دەگاتە وڵاتی ئێمە کە عێراق و ئێمەشکا لە هەرێمی کوردستانی. بەڵێ کاکەلی لە گەرمیانەوە کاکەلی لە کاتێکە کە بەپێی بڕیارێکیان بەپێی اتفاقێکی نێودەوڵەتی ئەم بەراخۆراکە دێت لە چارچۆی نافت بەرامبەر خۆراکێ بۆ تا ئێستا هیچ چاودێریەکی وردی لەسەرنی ئەم نوعیەتی خۆراک کە دێت نوعیەتێکی باش بێت. کاکە ئێوارەکان باش خۆشتۆ بەردامەت لێ یەکەم وەڵی تاوەکو ئێستا من وەکو بۆچوونی خۆم وەکو ڕای خۆم هاوڵاتیەکی گەرمیان ئەتوانم بڵێم چاودێریەکی خاکی لە بەردەستای ئەو بڕە خۆراکانە تێ بەس ئێمەی تاک خۆمان نازانیت چۆن بەکاری دێرین نازانێت چی پێ دەکرێت نمونەت بۆیە نمەوە تۆ باسی ئەوت کرد لە عانی ڕژێمە کە لە بەرابەر نەوتا فشارێکی زۆر زیاد بوو لە بەرابەر نەوتا خۆراک بێتە عێراق ئەمە یەک لەوە ئەنواعات ئەشخاڵ هینمان بۆ هات غەرەزمان بۆ هات نێژمان دەزانی کە ئەو غەرەزانە چی نەخۆشیێکی هەیە نەخۆشی زۆر بوو بیرمان نەچێت زۆر نەخۆشی بوو ئێمەی کورد زۆر چاوقایمین لەم بارەیەوە چتمان زوو لە بیرەچێتەوە ئەمە کێشەی کوردە من خەفەت دایم خەفەت زۆر بۆ کوردە خۆم ئەم ئیشانەمان زۆر لە بیرەچێتەوە لەعزێ لەوەش ئێستا تاوانی حکومت چی بڵێ کە من کەسێکم خۆراک دەوتێ ئەکەم وەکیلێکم بە نەعەدالەتی دەمە کاکە کارە کاکە بە نەعەدالەتی دەم بە تۆ هەر سەری شێوەیە کە دەمێ من بە بەڵگە وەختە لەگەڵ ئاگەم ئەوانەی کە وەکیلن دوو مانگ و سێ مانگ ئیش یەک مانگ بۆ کرێتێ سێ مانگ موچەکە هەر پارەکە نییە کە ئەو بڕەپارێکە لێتە سەبێ دووبارە لە توی سندێتەوە ئەمە حکومت تاوالی چێ من خەڵک هیوادارم خەڵک تۆزێ وشیار بێتەوە بتوانن کە من ئەگەر وەکیل بم ئەوە ئەکەم بە نەعەدالەتی شەکەم ئەوە بەڵێ کاکەلی لە مالێ بکەن زۆر شێکی باشترە. بەڵێ کاک دەشتی لەو لێرەوە ئەم کاتۆ باش کاک دەشتی شێوازی دابشکردنی بڕە خۆراکی مانگانە بە تایبەتی لەلایەن باعیەکانەوە تو چۆن هەڵەسەنگێنی بەڵێ کاتە باشکارن کاردێرە ئەو بڕە خۆراکێک کە مانگانە دەدرێت بە هاوڵاتی سوودێکی زۆری لەوەرگرتەوە مەرجێگای خۆشحاڵی گۆیە دەکرێت ئەمە لە ڕوانگەیەکی تری سۆسەیر بکەین دیارە ئەرکەکە فقط لەسەر ئەوە نیە کە ئەو کەسەی بەکە دەبەخشە ئەو بریکارە بوونکە سوودێکیش لە هاوڵاتیان هەیە کەویش ئەوەیە درەنگچوون بۆ وەرگرتنی ئەو بڕە خۆراکە یاخود هەر نەچوون بۆ وەرگرتنی ئەو بڕە خۆراکە ڕەنگە لەلایەن کۆمەڵە خەڵکۆکە خۆشبەختانە ئێستا کە هەموو تاکێکی کوردی زۆر لەوە پێشکەوتوتر و ڕووی دارایی زۆر بەرزترە لە چاو پێشووتر بۆیە دەبینین خەڵکەکە کمتر هەوڵەتی لەوە کە بچێ ئەو بڕە خۆراکە وەربگرە بۆیە ڕەنگە بە کۆمەڵێک بیانەوە ئەو بگرەکە
خۆراکەکە باش نییە یاخود درەنگ دێتن ئەگەر من پێم وایە هەموو تاکێکمان توانیمانە سوودی لێوە بگرین ئەگەر بگەڕێنەوە ڕۆژگارێکی ڕابردوش سوودێکی زۆرترمان لێوەرگرتووە هیوادارم هەر تاکێکی کوردیش ڕابردی خۆی لە بیر بۆی بتوانین سوودێکی باشتر لەم خۆراکە وەربگرن. بەڵێ کاک ئازاد لە شاری کەرکووکەوە ئەم کاتا باش کاک ئازاد ئەم براخۆراکی کە لە عێراقدا دەبەشکرێت لە کاتێکە کە بڕیاری دەرچووە لە ساڵی 1990 عێراق تەواوی عێراق لە ژێر ئابلوقەیەکی توندی ئابووریدا بوو ئەو کاتا ڕەوشەی عێراقیەکان زۆر خراپ بوو بۆ سەردەمە زۆر باش بوو ئەی لە ئێستادا دەبەشکردنی شێوازی ئێستای ئەو براخۆراکێت چونێکە دەیتەوە. ئەم کاتتان باش سپاس دەستخۆشی بەرنامەکەت لێکەم و دەستخۆشی لە هەموو کەرماندانی تەلەڤیزیۆنەکەم NRT لە بینەرانی تەلەڤیزیۆنی NRT بەڕاستی مادەی ئەو بڵێن بڕیاری خۆراک بەرامبەر نەوت خۆی لە خۆیان بۆ کاتی خۆی زۆر بڕیارێکی باش بوو بۆ ئەو سەردەمێکەوە نەوت بەرامبەر بە خۆراک کە کەوتە ئیش خواردنیشی باشیانەدا سەبر وای لێ هات خۆراکەکە کەم بووەوە ینی ئەو کات بۆ ئەو سەردەمە زۆر باش بوو بەڵام ئیستا ئاردەکە باشە ینی مانگانە دەدرێت ئێمە لە کەرکووک ئاردەکە مانگانە وەرەگرین نازانین پارێزگاکانی کە چۆنە بەڵام بەرە من بەردە ئەوان جۆری خواردنەکانی کە وەکو شەکر و ڕۆن و ئەمانی کە هەر داری شتێکە بەڕاستی بڵێن ئەو وەکیلێکەوە ئەرزاقەکە لەلایەتی ینی ئەویش سەرگرانە لەوەی ئەڵێ چی هاتووە ئەڵێ کاکە خۆ من نەویستی و ئەگەر حکومەت دیدا تەبان منیش دەتان دەمێنی ئەویش نیگەرانە و بە شێوەیەک جواب دەداتەوە دڵتەشکێنێ وەزیری با بڵێن بازرگانی خۆ کوردە ئێمە ئەگەر ئێستا ئەو خۆراکە نەگرێت لەیلەوەکەین هیوادارین بە حکمی ئەوەی ئەو کوردە و بە پەیوەندی کە بەلایەنی بەرپرسەوە بۆ ئەوەی خواردنەکان ژێری خواردنەکان باشکە. کاک ڕەجەب لە باژارا کرام کاتە باش کاک ڕەجەب شێوازی دەبەشکردنی براخۆراکی مانگانە لە شوێنێکی بۆ شوێنێکی لە شارێک بۆ شارێکەوە جیاوازی هەیە لە عێراق بەشێکی گشتی حتا لە هەرێمی کوردستان زۆر درەنگکەن براخۆراکە ئەگا بەپێی زانیاری ئێمە هەڵسەنگاندن بۆ ئەمە چیە پێویستە شێوازێکە بێ بۆی ئەمە بە زوو بگاتە دەستی وڵاتیان و بە کوالیتێکی بەرزەوە. باڵێ دەست خۆش بتن دەبێ حکوومەتی ئێمە تایبەت حکوومەتی هەرێم هەوڵ بدتن داوای حکوومەتی ناوەندی بکەن ئەمە نازانین خەتایەکەیان حکوومەتی ئێمە یاخود حکوومەتی ناوەندیە دەبێ شێوازێکی هەبێتن ئەویش مانگانە خۆراکەکە هەموو پێکەوە بگەتن زاروێ پازدە ڕۆژ پێ دەچێتن هەتا مادێک دەهێ و پازدەی پێ دەچێت مادەیەکی تر دەهەیە ئەو مادەی بەدەستی ئێمەش دەگەتن هەندێکی باشە و هەندێکی خراپە پێویست دەکەت ئەو مادانەش زۆر باش بن لێ پێچینەوە لەگەر بازرگانە بکرێتن ئەوانەی کە ئەو مادانە دەینن بەسەر خەڵکدا ئەکرێتن لێ پێچینەوە لەگەر بکرێت مادێکی وا بێتن کە بخوێتن باوەڕ کە زۆر دەرەوە وەرمان گرتووە ئەوە نەبووە بخۆین نەمەتوانیوە بخۆین ناچار بووینە چینە فڕەمان داوە لەکە لە شایمە بچین کە بە خۆمان نەخۆین چۆن دەکرێت بچین لە بازار بفرۆشینەوە بدەینێ کەسێکی تر دەبێت ئەو شتێکی وا بێتن بۆ پێشان تا ڕادەیەک باش بوو بەڵام ئێستا ئەو ماوەی تقریبا لەم ساڵەدا تایبەتش لەم ساڵەدا مادەکە وەکو پێویست نییە پێکی باشە و دوانی خراپە پێویست دەکەن سانسۆرە لەسەر ئەو کەسانەدا هەبێتن کە ئەو مادەیە دەگەین لە کوردستان بە تایبەتی دەبێ حکوومەت لێ پێچینەوە لەگەر ئەو کەسانە بکە لای چێ ئێسکالای خۆمان بکەین دەبێ هەر دۆ لای حکوومەت بڕۆین. هەروەها دایکی سەرکار لە هەولێر لە تەرهەمان بە بەلەگەلمانە ئێوارەت باشە دایکی سەرکار تۆ نوعیەتی ئەم خۆراکە چۆنە لە سەنگینایە ئەم خۆراکە ئەم بەشێکی گشتی ئەکرێت هاوڵاتی استیفادە لێ بکرێت. ئەو کاتت باش زۆر سپاس سپاس دەکەم دەستخۆشی ئەو بەرنامەجێکەم لێت سەرکەوتو بنخوایە واللهی بەنسبەت ئەرزاقی حتا برێ خراپە ئەوەلی ئەو دەرمانسایدایاندا حالەمە وراغی ژەی دەخوات کەریش نەی دەخوات ئەلعام برنجەکە ڕۆژێک بۆن جقلەی لێ دێ ڕۆژێک بۆن سوتای لێ دێ باوەڕ بکە ناکە حەقی ئەوەی دەدەینە تەکسی دەینینەوە یعنی ئەدینۆ حکومەت دەگەڕێ هێواران لۆدیحایەی لە تەلەڤیزیۆنی نیشان دەدا کرمەکی ئەوەندە گچکۆکە وەلەهوو بەخۆم کرێتیمە نە دوکانم هەیە نە بازرگانم بەس ڕاستیەکەی دەرێم خوا ئاگای لێیە دەگەڕێ لە شتێکی ئەوەندە ئەنەما من لە هەموو شتێک لێ پێچمەوە وەڵڵا لە هیچ شتێکی ناپێچەوە خاوی لێکە. بەڵێ دایکی سەرکار ئەو خۆراکانەی لە ماڵەوە کە بۆ چێش دروست ئەکرێت ئایا ئەوانە تا چەند ئەکرێت هاوڵاتی تامو چێژێکی باش لێ بینان سیفەتێکی باش لێ بینێن ئان بەشیاوە بێت واللهی هەرگیز بەس زەیتەکەش نازانم ئایا دەگۆردرێ یان نامەمچینە ئەویش هەرغەشی لێ بکرێت چونکە
هیچ شتێکمان لە کوردستانی بە ساغینی هەمووی بەغەشە زەحمەت ممکنە بگۆڕ زەیتەکەش باشە بە ئەلە ئەوە نەکو شەکرەکەش حیلەی لەگە ناکرێ نەکو با یعنی هەمووی چکە بە شەرەکە حیلەی لەگە دەکرێتن لەگەرمان دەکرێت ئەرزاقەکەشە دەکرێت ینی لۆ بەخۆیان بزانم ئەوانە کە ناسەکەی بەردەرکان دەخوا والله ناخوا غەدرێکی گەلە گەورە گەلە گەورە لەو ملەتی دەکەن لەو خواردنەی هیچی بەکەلگنایە ئەوات لە شاری سلێمانی کاکەوات ئێوارەت باش تێبینیەکانی چییە لەسەر قسەکانی دایکی سەرکار لە هەولێرەوە کاک ئەوات فەرمۆ گیانە زۆر سپاس بەڕاستی تەورەکە زۆر جوانە منەمێ زۆر ڕازگۆیان نام مۆزوع بڵێم بەداخەوە هەندێک لە برایان کە پەیوەندیەکەن تاوانەکە خەنە سەر شانی خەڵک یعنی بەڕاستی خەڵک چی بکە ئەنجا شتێکێ نابێت لە بیرمە بچێ ئەو کەسانەی کە زیاتر با بڵێن محتاجیەوەن ئەوە وەرگرن خەڵکانی فەقیر و بێدەسەڵات و لەوانەیە لە پلەیەکی زۆر نزمابن هیچی مەسئولیاتێکی نەبێت ینی با بڵێن ناتوانێت ئەگەر هەڵەیەکیش بینێ یا خواردنێکی کسپاریش بینێ ناتوانێت بە هیچ نوع هێشکات کە ینی زۆر داوای لەبوردنەکەم هەنێ لە برایان تەلەفۆنەکەن شتەکەکەنە تاوانی خەڵک من دەمەوێت یەک نمونە بێنمەوە هیوادارم بینەران تێبگەن ئەوانە کە دیفاعەکەن نمونەیەکمێ ئەو سارەی غازەکان کە غازیان نەفرۆ لە کوردستان زۆر لەو برایانە تووشی کێشە بوون لە گەڕەکانە ماڵە مەسوولەکانی هانایان کردن لیاندان لە بەرۆی دەنگی غازەکانیان دێ ئەوە بوو لەو خاڵا مشترەشین ئەوە بوو مۆزیقایەکی دەنخۆشیان بۆ دانان بۆی ماڵە بەرپرسەکان و ماڵە دەوڵەمەکانی تاز نەبن ئەم خاڵە تەنها خاڵی فەقیر و هەژارەکانە ئەگەر خاڵی دەوڵەمەنگ و بەرپرس و سەرانی کورد بووە لە بەغا ینی من گەشتومەتە قەناعاتێک هیچ کام لە سەرانی کورد یا با بڵێن لە سەرانی بەغداد لە پەرلەمان لە ڕوویان نایە ینی لە ڕوویان نایە دیفاع لەم خاڵەکەن وا تێ دەگەن کامە خاڵێکە هەر هیچ نییە من لەو باوەڕام لە 160 بۆ لە 70 بەرەو ژووری خەڵکی عێراق و کوردستانیش ینی اعتیمادێکیان لەسەرمە هەیە ڕاکەم با ئەو برایانە کە پەیوەندیەکەن هیچ کام لە مانەشتەکە نەکەن دەتوانی خەڵک ینی زۆر جار لە زوو لە شیرەکان مشکی تیابوو نازام لە شەکرەکە مانگی پێش و وەرگیرە ڕەشی تیابوو ینی من خۆم ناڵم کەسێکی وام منی وەرم گرتووە بەڵام بەڕاستی بە خەڵکی خواردن نایە دەبێ بیفرۆشی ینی بەڕاستی پێویستە سەرانی کورد لە بەغدا یا سەرانی بەغدا ینی بیرێک دەمەکەنەوە مکەنە خاڵێکی هینیان تاکو و بتوانە دیفاعی لەکەن و هەوشتیان پێ چاکرێت بەڕاستی چاری هەیە ینی وەزیری بازرگانین دەتوانێت ئەگە خۆی لەمە وەرەگرێ ئەگە وەریشی ناگرێت باش شوا جا بگەڕێ بە شارەکانە بەڵێ کاک ئەوات یاسوودەخان مەلەگەلە لە شاری ڕانیام کاتە باش لە کاتێکا کە ئەو هەموو نەوعیەتە خۆڕایکە زۆر باشەی دێتە بازارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی نەوعیەتی برنجە و ئەو برنجەی لە براخۆراکدا بەشێکرێ وەکو بینەرەکان باسییان کرد نەوعیەتێکی زۆر خراپە باشە بۆ ئەمەش باش ناکرێت لە کاتێکا ئیمکانیەت هەیە بۆ هێنانی برنجی تێ بالمی بۆ ناو عێراق بۆ ئەوی تریش وەکو ئەمە باش ناکرێت بەڵێ سەرەتام کاتە برای بەڕێزم دەستخۆش بەرنامەکە و تەورەکە سلێکم سپاس من دەمەوێت ئەو بڵێم نازانم ئەم خەڵکە ئێمە بۆ ئەنەستایل کەیە ئیتر ئەو حکوومەتەکەی خۆمان هەتا شتی خراپ هەبێتن چۆن شتێکا کە هێنێت بۆ وڵاتەکەی خۆمان لە هەر شوێنێک لە هەر جێگا کەسێک ئەگەر بەسەر چی بێ بۆ ناو خاکە عێراق هێنن لەداژە بۆ کوردستان نازانم ئەم خەڵکە بووە سایلکە و لە دستان چێنە بەڕاستی ئێمە کاڵێن حکوومەت تاوانبارنیەوە باتێرکەن بزانین مەسعود بارزانی ئەم چایخوا ئەم برنجاخۆ کێنەی خۆن خۆیشی فەرقێکی نیە لەگەڵ ئێمەیە بەڕاستی بەڕای من هیچ شتێکیە هیچیان چاک نییە تەنها شەکرەکەیەکی تر ئەوەیە ناهێتن زۆر بە تاخیر یەکەن کە دەنێرن ئیتر نازانین ئەوە شتەنە بەڵام بەڕای ئێمە ئەمەیان چاکەوە هیوادارم چاکیش بێت بەڕاستی برنجەکەی ناخورێت چاکەی ناخورێت تر سابوونی تایچ ئێستا دەستی خۆمان لێ شتە لە ڕاستیە لەبەرەوەی ئەمانیان ئێستا نەماون بەڵێ کاکیوە لە شاری سلێمانیام کاتەوە باش کاکیوە لە کاتێکە ئەم پەتڕۆڵەی کە ئەچێت لە عێراقەوە ئەوە سەروەتی نیشتیمانیە پێویستە بە شێوەیە بەکاربێنێکە لە خزمەتی گشتی دەبێت ئەو براخۆراکێکە بەرامبەر وەرەگرێتەوە وەکو بینەران باسییان کە زۆر خراپە تۆمە چونێکە دێتەوە پێویستە چی بکرێت ئەم برە خواردنە کوالیتێکی زۆر باش بێت دەستخۆی تاوەکە دەم کاژیان تابیەوە ئەوە حکومەتی بە پرسیارەکە و خواردنەکەێتە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەبێت سێتەرین نوعێک دابنێ کە ئەم خواردنانە بۆ وای دێت برادێک لە هەولێر بەشداری کاک دەشتی وتی خەڵک ناچێت بەلای خواردنەکانە درەنگەتن بۆ بایەکان بێنن برا بە ڕێزەکەم شولەیەک برنجی بە 150 نا 200 نارەکە کابرا بە تەکسیە بچێتە ناوبازار بێنێتەوە مایەکاری دەرەچێتەوە بەشی چی پێ نامێنێتەوە ئەنی بەشەوە کات بیتۆشە بە کابرای دوکانات بە تەکسەکە هاتەوە تەکسەکە بڕاتە 10000ەکە دازەکە تەکسیەکە ئەمەرێک جاکە میش پێڵم کاک دەشیژە تۆ جاکەی خواردووە بە چار کاکات تایم پاپینایە یعنی تۆ خۆت ئەوە دێت کە ئیفان بیخۆ
برنجەکەی وەرە لێ بنێ دوودانە یعنی وازای بەردی تایە اینجا ڕۆنەکەی کەس نازانێت چۆنە پیوە ئەم غەڵەت چی بۆچی توش جەڵدە بۆ کاک ئەی بۆ دەکەوە جەڵدە نەبوو ئەم ڕۆنە خراپە و ئەم چا خراپە و ئەم برنجە خراپەیە کاکە یعنی بۆ من یەشتی کاڵم لێرە مەسەرەن بۆ نایکەم بە پارە بیکەم بە پارە کولی ماڵێ چەندێکێ بە بایعەکەت بەرایکەم پارەکە و پارەکەی بنێ یعنی ئەمە ناکرێت کابرات دوو هەفتە دوای بایعەکەی بڕوای ئەڕاتەوە بۆ بەڵێ کاکیوە جوانش کامانەنێ مامۆستا دلێرمان لەگەرە لە شاری سلێمانم کاتەوە باش مامۆستا کاکیوە لێ بۆ ئەکرێ بکرێ بە پارە بەڵام بەڕای تو ئەکرد بکرێش بە پارە ساری بازار چی لێ دێت ئەنی زۆر بەرسەر نابێتەوە لەوەی کە ئێستاە مامۆستا دلێر بەڵێ جانوەڵایی تەلەڤیزیۆنەکە سەوتی هەبوو ئەگەر بکرێت دووبارە بکاتەوە کاکیوە لە شاری سلێمانی لە پەیوەندی پێشتووە ئەڵێت ئەکرێت ئەگەر ئەم براخۆراکە لە جێگای و پارە بە خەڵی بدرێت بەڵام پرسیاری منیش بوو جەنابەت ئەوەیە ئەگەر پارەش بدرێت ئایا پێویستە لە بازار چی بکرێت کۆنتڕۆلی سعرت دەبێت لە بازار بکریان پێت وایە سعری کەلوپەلی خواردن بەرزتر نەبێتەوە ئەگەر ئەم بڕیارەش جێبەجێ بکرێت کە کاکیواڵێ وڵای بەڕای من جارم کاتان باش بەڕای من هەر پارە بدرێ باشترە ئەو خواردنە کەس ڕازی نییە لێی تا ئێساچێ وەکو خۆم وەکو عایلەی خۆم تا ئێساچێ من سوودم لێ نەبینیوە هەر یاومەتەوە بە کابراکە خۆی وتمە زەحمە نەبێت چەند مێتی وتی 1000 لە ڕای خوا وەکو چۆن هەر بڵێ ئەو کابرایە کە لێت ئەکرێتەوە ئەو بەکیە دەمادەم بۆ تۆ بە کەلکی خواردن نایێت ئەوانی دیکە هەمووشتر هەیە مەسەلەن زۆر ئیمکانەتی نییە تۆ ئەچێ ئەوە ئەخوات بەڵام خۆی لە ڕاستیا من یەک اقتراحم هەیە جەماعەتی کۆنتۆڵ بەس بۆ خەڵکی کە کۆنتۆڵ دانراوە یا بۆ ئەویش دانراوە هەتا ئێساچێ نەمانبینی ئەلانی شتێ بکەن بڵێن وەڵا ئەومان ڕەفت کرد لەبەرەوەی کە کوالیتی باش نەبوو یان لەبەر ئەوەی کە مەسەلەن ئەکسپایر بووە ئەکسپایرەکانیش طبعا یەک دوو جار لە ئیبراهیم خەلیل ئەگیرێت سوا جار دەرەچێت دوو جار ئەگیرێت ئەوەش داوای لێ بنەکەم ئەگەر ئەوە بەنامەیەکی تایبەتی بۆ دابنێن چونکە ئەوان فێڵەکەن یەن ئەڵێ گرتی نێگرت یاری ئەوە نییە مۆزوعەکە ئەوەیە بەڵێ مامۆستا پێم وایە پێشوەتر ئێمە لەسەر ئەمان بابەتی کە جەنابەتی شارەت پێدا بەردەمامان کردووە بەڵێ مامۆستا دلێر لە شاری سلێمانی سوپاس کاکرەبینمان لەگەلە لە ڕانیەوە کاکرەبینم کاتەوە باش ئەم کاتت باش ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنێکت کەسکەی کاکرەبین بۆیە باشتر جێمان لە یەکتر بێ بەڵێ وارد باش باشتر بۆ تۆ فەرموو لەسەر بابەتەکە دابشکردنی بەیان لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەو بڕخۆراکی کە دەدرێت بە وڵاتیان ئێمە گە تەماشا بکەین بە تایبەتی برنجەکە یعنی من یەک پرسیارمێ ئایا بەرپرسانی ئێمە ئەو بەرپرسانی سەرەوە ئایا ئامادەن ئەو برنجە بخۆن ئایا لە ڕویاندی هەمی ناکرد برنجەکە بەڕاستی بە خەڵکی خواردنە ئەوانەی کە دەخۆن وەکو برادەرە بازرسی یعنی مەجبوریە یعنی چۆنەڵی هەر ئەوەندە دەسەڵاتیان هەیە کە مەجبورن ئەو برنجە ئەگەر نا برنجەکە بەڕاستی بە خەڵکی خواردن هەیە ئەمە نەکبڵێ وەکو ناشتی گەرنا یعنی پێم وایە ئەو برنجەکە کە دێت دەستکاریەکە پێمانە برنجە ئەوان برنجێکی تابلۆی خراپە بەڵێ بەڵێ پێت وایە بەڵێ پێم وایە ینی داوا بکرێ بەڕاستی کە برنجێکی باشتر بێ بۆ ینی بۆ خەڵکە ئەو خەڵکە بەڕاستی چۆنەڵی یانێکە هەمویان هەر برنجی باش بکردەوە پێویستیان لە بەیاکە برنجێکی باش بێت بۆ بەڕاستی برنجەکە برنجێکی تابلۆی خراپە ئێمە هیوادارین بەرپرسانی کۆمپانیای دابشکردنی خۆراک لە شارەکانی هەرێمی کوردستان جێ لە سەرنجەکانی ئەو بینار بەڕێزەکان بێ و بتوانن ئەگەر ئەوانیش تەلەفۆنیان بکەن بۆی ڕوونکردنەوەی زیاتر لەسەر ئەم بابەتی ئەمڕۆمان بدەن هەروەها دەبووە یانێگەر نەبێتە ڕەخنەش ینی بەرپرسێکی بانکرا بە ینی قسەی کرد باش ڕوونکردنەوەیشدا بە بۆ خەڵکی کوردستان بەڕاستی ینی بابەتە پێشنیارێکی جوانە پێشنیارێکی زۆر جوانە لە بەرچاوە گرین کاکی ڕێبین لە ڕانیەوە سپاس خەڵاتمان لەگەلا لە تەختەقەوە ئەم کاتەوە باش ئەلۆ ئەم کاتەوە باش هەموو کاتێک باش تو نەوعیەتی خۆراک چۆن لێکە دەیتەوە لە ئێستادا ئایا ئەم خۆراکە ئەکرێ بەکار بێنرێت بۆ خواردنی ڕۆژانەی خەڵک بەڕاستی ئەو خواردنەی دەینێرن حکوومەت یعنی هیچ بە کەڵک نایە ساعت یعنی ئەو خەڵکە بەس
بس بۆ حیوان باسە سعد. بەڵێ سپاس پێم دەکەێت کاک ڕێباسمان لەگەلە لە شاری سلێمانی کاک ڕێباسم کاتەوە باش باش بەخۆبانم کاک ڕێباس لەسەر تەوەری ئەمڕۆمان دەخۆشی لە بەنامەکەتانەکەم زۆر سپاس فەرموو وەڵایی کاکەجان ئەی ڕاستی بێ من ماوەیەکە دابڕام لە بەنامەکەتان داوای دەبن نەکەم و هیوادارم سەرکەوتوو بن ئێمە زۆر خۆشحالین کە جارێکی دیکە جێمان لە دەنگی تو بۆ لە ناو بەرنامەتە فەرموو کاکەجان وەڵایی مەسەلەی مادەکان نازانم خەڵک تەجروبەی کردووە ئەو زەیتەی کە ئەدرێ بە هاوڵاتیان کە خەڵک ئەڵێ باشە ئەو زەیتە بچن بێقرچێنن جوان بقرچێت و گەرم کرێت و دوایی لە شتێکا دادرێ بزانێت چی لێ ئەمە یەک لە عەرزا بێ لە تاوەیە بێ لە حەشتێکا بێ داینێن دوایی وای لێت بەڕاستیۆک و نایلەندێکی سوتاوی لێت کەس بەس زەردە و تەواو یعنی ئەتوانێت بەکەوتی کەسکێ بکەی بەژێریا وەکو تێکێکی یەکەوڕۆنی لێت ئەمە یەک دووەم ئەو مادانە کە ئەتەوزە ئەکرێت لە مانگی وا هەیە دوو مادە تەوزە ئەکرێت هەر دوو جارەکە پارە لە وڵاتیان وەرەگیرێ بەڵێ ئەمە سێ حکومەت بەڕاستی هیچ مەسەلەی کوالێتوانەی بەسەرەوە نییە هەر کەسە بەخۆیەتی لە کۆمپانیاەوە بگرە و لە حکومەتەوە بگرە بەڕاستی هیچ ڕێگیرێکی لێ ناکرێت کە هاوڵاتیان تووشی دەخۆشی و تووشی ئەم مەسەلانە نەبن باکەن بەڵێ کاک ڕێباس لە شاری سلێمانی سوپاس پێم دەکەێت بینەرە بەڕێزەکان لە کوی 15 پەیوەندی کە لە ئێستادا لەسەر براخۆراکی مانگانە بۆماناتەوە تەنیا دوو لەو پەیوەندیانە تەبەنیەوەیان کرد کە ئەم براخۆراکە شتێکی باشە دوایەم ناوبەرە لەسەر هەمان بابەت پێکەوین فەرموون بەڵێ براخۆراکی مانگانە خراپی کوالێتی و دابشکردنی بینەرە بەڕێزەکان لەسەر ئەم بابەتە محەممەد لە پێنجوین لەگەلمانە کاک محەممەد وارد باش ئەلو بەڵێ کاک محەممەد کاکە کارم کاتە باش هەموو کاتێکە لەسەر بابەتەکەمان فەرموو کاکە بۆ بابەتەکەتان من لێرەوە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەڵێم بەسەرۆکی هەرێمیشۆ ئەگەر ئەوان ئەوە کەی خواردن ئەگەر خوانەی خۆن ئێمە ڕێفێن بەسەر چاو بە پیاڵە من خوێنەواریشم نییە بە تاقیتەنێ هەموو هەرێمی کوردستان ئەو بوجەبن بە من باشترین خواردنیان لێمە لە عالەمە تێگەیت ئەو خواردنی هەر ڕویان نێ بڵێن داهاتەوزیعەکەی وەڵا بۆیان ڕویان نهاتایە ئەو کیشتەوەمانە نێرن تا شتێکمان بۆ نێرن پێش تەخۆن بۆ خۆیان بەڕاستی ئەو بوجە زۆرە بۆ خۆراک دابینەکرێت هەموو دنیا ئازانێ ئەوە خواردنی نێرن باوەڕەکەی لەوەی لە سا پێنجی بن بە خواردنی نێرن بۆ خەڵکە لە سانەوە پێنجی خۆن بۆ خۆیان چێژیان گرەو لەگەڵ ناگا من ئەیکەم لەسەر خوێنی خۆم ئەگەر نەمکرد ئەگەڕیانە من یاعدام بکەن ئەوە خواردنی نێرن هەر گوناحە هەر ئێوە دەست ساخۆر بێت تەوەرێکی جوانە بەڵام زۆر عیبە بۆوان باسی خواردن و بایەکەن و پۆز بەسە خەڵگارێنەوە ئەوما کرد و ئەوما کرد بەڕاستی وای ڕویان ناتای باسی بایەکەکەن ئەو نەخ شتێکی خراپە کەس ناوێت 250 ناباکە لە بازاڕ بەڵێ هەروەها سەبری لە شاری سلێمانی ئەم کاتا باش تێبینیەکان چییە لەسەر قسەکانی کاک محەممەد لە پێنجوینەوە فەرموو بەڵێ قسە بکەم بەڵێ فەرموو وەڵای کاکە گیان من زۆر گلەیم لە بایعەکە هەیە لە چ ڕوویەکەوە لە چ ڕوویەکەوە گلەیت هەیە فەرموو لە ڕووی ئەوە گلەیم هەیە برنجێکمان بۆ دێ احتراممە لەگەڵ ڕێزما بۆ جەنابەت بۆ گەنێکی لێیە بۆن کۆن نە ئەوەیە پارە بکا بیفرۆشین بین بە برنجێکی کە بیخۆین فەرمو دوو ڕۆژی کە ڕەمەزانە هەیە فەقیرە نیەتی کە برنج بە گراند کڕێ ئەجا یان ئاردەکە ئاردی 5 مانگمان کە لە سلەیمانی ئی 5 مانگمان خوراوە تا ئیستا نە ئاردەکەمان دیار بوو نە ئەوەش دیارەکە حسابێکمان بۆ بکەن حەقی تۆڵی ئاردەکەمان بۆ بکەنەوە بەڵێ ئەم عالەمەش یعنی چاوی لەو بایعەوەیە هەیە فەقیرە هەیە نیەتی تۆ سەیری دەوڵەمەنگەکان مەکەن کە نایخۆن وەڵا برا ئێستا ئێمە هەرچیەکمان بنێ وەری ئەگرین ئەیخۆین بڵامەکو سەیرەکەی برنجێک گێت بۆگەن بەس ڕۆنەکەی بە ئەمە دێ و ئەسەمبلامە دووسێمانیشە شەکرەکە هەیە نە تایت نە سابوون حیز نە شیر هیچ شتێک نییە ئەمەکەی ڕاستەنجا ئەگەر حکومەت ئاوە میلەتی فەقیر بەخێوەکە خاصەتەن من یەکەم دایکی شەهیدم کە شەهیدەکەم بە هاوڵاتیش بۆم دانراوە دوای ئەوش باوکیشیان نییە ئەی بەچی فەرمو دوو ڕۆژی کە ڕەمەزانە برنج بکڕم ڕۆن بکڕم تایت بکڕم سابون بکڕم وایە یان نە جا بەڕاستی زۆر زۆر گلەیمان لەم حکومەتەی خۆمان هەیە کەوا ئاوە بایعمان بۆ ئەنی بەڵێ سەبریا خان هیوادارین حکومەت و شوێنە بەرپرسەکان گیان لە سەرنج و تێبینیەکانی جەنابەت بێ هەروەها خەیلانی لە شاری هەولێرەوە لەگەڵمان ئەم کاتەوە باشە باشە وەکو بەڵێ کای خەیلانی ئەم کاتەوە باش مرحبا چۆنی باشی زۆر سوپاس زۆربەی بینەرە بەڕێزەکان ئەوانەی بەشداری بەردەمەکان کە گلەی لە زۆر خراپی نەوعیەتی خواردنی مانگانە کرد ئەی سەرنجت چییە لەسەر ئەمە بێزەحمەت ئەمە لە بەشە خۆراک کە مانگانە دێت بۆ شاری هەولێر یان هەر محافەزەکانی سێرن درێ وەکو سلێمانی و دەهۆز
بله ئەو خەرکە ئەو برنجە دێ ئەو برنج نارێم برنجەکە ناخۆشە برنجەکە ناخۆشە دەزانم ئەو ڕوندێ ئەوە شتێک دێ بەس وەکو ئەو بەیعاگەر ئەو برنجە لەگەر برنجە چی ئەو ئێستاکە ئەو برنجانە دێ لەگەر تێکەر بکرێ دەخورێ ئەو برنجە یان وەکو بە شوێک دابنێ دەخورێ بەڵام خەرچی ئێستا وەکو دەورەمەند بۆ کەس ئەو برنجە ناخوا فێ هەردەدا کەس ئەو برنجە و شەی ناخوا يعني مثلا يعني وكو بله كاي خيلاني خلي قليل لواكا كنوعيتي برنجك نوعيتي كخرابه بكلك خواردن نايت خلي قليل لواكا اتبيني كان لسرمشيه لكاتك ام برنجه بكلك خواردن نايت ايسا من وكو خوم وكو كايسا لشاري اولاد هذا نيشتم كبايع ورتم برنجك ما كابريش فقير ما عنده بريم دوره مندي ما بتم برنجي الصدري بكرم يعني برنجي محمود بكرم برنجي بايعي قدن برواق لصدرك خوشترا يعني الناس انا بس اخر شيء هسه دوره مند بو كتلفون بو برنامج ان عرفي ده كان قليله برنج ده كان لبايعي ده كان رش ملو داتشي سركار يعني درب عشاق دفتر فرجين درب بو كر باشان بو باشا نخيواني بله كاي خيلاني لاوليروا سپاس خرج خوي بگري سپاس يواداني نبينا ربرزه كان تكايا لشارچي برنامجكه وتكايا بابت يعني قصب كين دايك محمد لشاري سليماني ام كاتو باش كاي خيلاني لاوليروا والي برنجك زور باشا تو بيتوايا برنجك باش بيت بكلكي خواردن بيت داري بيسكي دز خوشي برنامج اللي كم زور سپاس كمان دريز بن يا اخوا ايوا اتوانن كواراي ام حلقه وخمي ام حلقه دربرن اولا برنجكي اكسباري يعني بسرتشوا بروا ودي كان بعلف في حيوان اما كيد اي فرشي نواني بواني كاغري على كيلوي بدو صوفنجا اميك دو زيتك باع زيتي كونه كوقت الروي كان شتي بيا سوره كانوا بوني كيليات يعني نامد براسي بكاري بينين امدو سيميني اما وش انا كوري اجرين دوشتا زيتو لقل برنت كتي باري همو من لي اسينا اتوانن ايوا مديري بله دايك محمد لكاتك كم خوراك ام برنجه بكلك خواردنه ب 250 كيلو دينار وكتو علي افروشن ايا او برنجه كبكلك خواردن دي لبازار بچان كرن والله اوي كيكرم كيلو ب 3000 3000 يعني جوازك زور زوره يعني طبعا هنسبه دنيا دو من معاش خودم ولا معاش كرين معاش ورقتن اتواني تو ما يتسل 50 كيلو لو برنجه بخوي ناتوانين بله دايك محمد انا بيتي كليف كاين بس يجي الطلبه ما هي لا وقر عزيزنا بها تولك تان زور جوانا ليش تنساق بمدينه توزيع بانكن بو ام باريك اللي ما يسندوش دوره جرين باري هم ما عندي يسنن بچونکت گیش سرنجت لبرچا ورگرین دایک محمد هروا کاک سردار لباجار دو که دیگه ما باش کاک سردار الو مرحبا بخير بي سباراتي نافاروكا بابت مايرو دا بشكرنا برا خوارنا مهانا وخرابيه كواليتي انكو نوعيته ودا بشكرنا چا يگل و انشا دبينه فرمو والله مردو كرت ارزاقما زور باش الحمد لله سپاس حكومه هرين دكين بله بس برحمة قليك من هاي لا اخباركت عن اخبار اما شتي بنوا كاك سردار تو كورمانجي باغ و باديني باغ واز باش تفهم دي كان فرمو قليات سرچبو ام البرچا فرد جرين عفوا قلي من المانشيت بني اخبار ينقو چه بيجا ام تايبل سر برنامه بس كر برادر بيجا فرمو غازن دخوا او بس اخبار بني مانشيت بني تبارد پیشینه آسرگیری که وزیر دارایی رشید طاهر بریار دا کو پیشینه آسرگیری بو هموانا بله بس اونگوی نویسی بس بو فرمان برات بله كاكي رسول بيقومان رشيد طاهر بريكاري وزير دارایی و هیچ تاجی دیاره ایک لاینه بویا که به تایبتی بکم کیش تویجا کمالگیه و کیش تویش لیبه‌باش آنکو شوازی دابش کرنه بله كاكي رسول لق بله كاكي سردار بپی و لگور یاساجی که و هر کسی که دکار لی مفهمن به كاكي سردار لباجار دو کرد و رسول لقلات زد گرمه كاكي رسول وارد باش هم كاتب باش همو کاته که كاكي رسول
لە کاتێکە کە ئەم خۆراکێ کە دێت بۆ عێراق ئەم بۆ هەرێمی کوردستانیش لە چەند فلتەرێکە دەرباسە بێ و هەر وەکو هاوڵاتیان ناڵێن هەر گلەیان لایە کە نەوەیەتێکی زۆر خراپە بوو خراپایە ئەو فلتەرانە وەکو پێویستە چاودێری برا خۆراکیانەکەن ئەم پێویستە چاودێریەکی تونتر لەوەی کە هەیە لەسەر ئەوانیش بێ بۆ ئەوەی ئەوان هەست بە مەسئولاتی بکەن نەوعیەتێکی خۆراکی باش بێ لەبەرەوە ئەمە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە بە سەحەتی خەڵکەوە. بەڵێ وڵا سەرەتا دەستخۆشەوە بەرنامە جوانتان لێ دەکەم. سوپاس. یارە ئەو بەرنامە پڕ بە پێشی خۆەتی و حەقا ینی جنابتان لە هەموو میدیاکانەوە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە و چاوی میدیاکان لەسەر و هینە هەبێ. یارە بەنسبەت دابشکردنی خۆراکەوە پێم وابێ هەموو هاوڵاتیان سەر جەم دانیشتوانی کوردستان گلەی و گازندان لە دابشکردنی جۆری خۆراکە هەیە. بە تایبەتی ئەو برنجەی کە دێت ئەو برادەی کە لە ئەو ئافرەت خوشکەی کە لە هینەوە تەلەفۆنی کرد دیارە شتەکانی پڕ بە پێسی خۆی بوو لەجێ خۆیدا بوو. چۆ برنجە هیچی بە خەڵک ناخورێ. وم پێم وایە ینی چاودێریکردنیشی لە جێگای خۆی دانیە حقە زیاتر کۆنتڕۆڵ بکرێ و متابعی بکرێ ئەو برنج خەڵک هەژارە خەڵک نیەتی حسابیوانەکەی ناوانە کە دەوڵەمەندنی وا هەیە ئەو برنجە ئەسڵەن ئەو برنجە هەر ناخوا برنجەکە زا دەکات گوێ لێ هەیە دەشی ڕۆژێ وێ ئێمە داوا لە حکومەتی هەرێم دەکەین ئاڕۆژی جدی بداتەوە لە دابشکردنی خۆراک ئەو جاگلەیەکی کاکە ئەوەیە کە تۆ تەماشا دەکەی لە مانجێکدا جارێک برنج دێت 4 مانگ شەکر نایە 6 مانگ ڕۆن دێ حالێن لە قەڵاز دێ 2 مانگە ڕۆن نهاتوە. ینی چ جۆرێکی دابشکردنی خۆراکە وڵای ئێمە هەموو لە ئاکمانگلەیمان لەو دابش. بەڵێ کاکی ڕەسوولە کاتێکە کە ئەوە 2 مانگە ئەو برا خواردن نهاتوە ئایا ئەمە قەرەبۆی کرێتەوە لە مانگەکانی داهاتوودا؟ وڵی نازانم هە دەڵێن ئەو مانگە هەفتێ یعنی جاری وایە تۆ تەماشا دەکەی مەسەڵەن بۆ نمونە ئارت ئەو بەڕێزە باسی ئاردی کرد ئارت ئێستا تەماشا دەکەی مانجی بڵێ مانجی حوتەوە نیە بەڵام ئێستا مانجی 3 تەوزە دەکرێت یعنی نازانی دابشکردنێکە خەڵک سەری لێشەوە وەجا شتێکی تر هەیە یعنی تۆ دەچی لای بایەکە ڕێزم هەیە بۆیان احترام هەیە دەچی مەسەلەن برنج وەردەگری نازانی پارەی مانجی چ دەبێت وەردەگرن یعنی تۆ جاری وایە 2 جار 3 جار لە مانجێکدا شتێکی کەم دێت یعنی جۆرێک دێت لە جۆرەکان پارە لێ وەردەگیرێتەوە خەڵک سەری لێشەوە. بەڵێ لە چۆنەتی دابشکردنی خۆراک خەڵک لێ هەیە. بەڵێ هەروەها لە سەرمان بابەت باوکی ئیمان لە شاری سلێمانی ئەم کاتا باش باوکی ئیمان دایکی محەممەد لە شاری سلێمانی ئاڵێ ئەو برنجێکە لە بایایی وەرەگرین بە 250 فرۆشین بەڵام لە بازار کە برنجە کردین بە 3000 کیلۆ کردین ئایا تامە بچای گەرینەوە بۆ لە کاتێکە توانە هەیە ئەم برنجە باشە بینتە بازارەکانی هەرێمی کوردستان و عێراق بوو لە توانای وەزارەتی بازرگانی عێراقدانیە ئەو برنجە باشە لە ناو برە خۆراکی مانگانەدا بێ فەرموو. وڵی ئەم کاتان باش سڵاوان بۆ هەموو کارمەندانی ئارتی ئەم بەرنامەکانتان و بەرنامەکەی جەناویشت. سپاس. بەڕێزم وڵام من لە کوی هەموو ئەو باسانی کە دیارە لە خزمەتی بەرنامەکەتان ئاگەم لە هەموو شتەکانی هەیە بەڵام ئەوەی من ئەیبینم بەنسبەت ئەم بەشە خۆراکە لە ڕووی کوالیتیەوە بەڕاستی زۆر بێکەڵکەوە ئێستەوەی کە باش بێت تۆزیە شکرەکەیە. بەڵام هیوادارم کە هەموو ئەو دڵسۆزانیکەوە بەرپرسیارەتیان هەیە بەرامبەر بەم خەڵکە ئەم بەرنامەی بەڕێستان ئاگایان لێ بێەوە بتوانن ئاوڕێکی من دڵسۆزانە لەو خەڵکە بدەنەوە چکە من پێم وایە بەشێکی زۆری ئەو خەڵکە ئەمە قوتی ئەو خەڵکەیە ینی بەشی ینی قوتی بەشێکی زۆری ئەو خەڵکەیە من پێم وایە ئینشاءڵڵا کە لە ڕێم بەرنامەتانەوە بتوان تاسیرێک یان سەرنجێک لە باگراوندی ئەم مەسەلەیە بدەن لای خۆتانەوە کە بتوانن لە کەناڵی خۆتانەوە تاسیرێک لەسەر لێپرسەواندا بنیان یان بار ئاڕستەیەکەتیان بگەێنن. وڵی باوکی ئیمان بەرنامە ئێمە بەرنامەیەوەیە مایکی خەڵکە مایکی ئێوەی هاوڵاتیە ئێوە توانن گەلەو گەزندەکانی خوان لە ڕێ ئەم بەرنامەیە بگەێنن ئێمەش لێرە بەس خزمەتی ئێوەکەین هیواداری نیشتێنە بەرپرسەکان پەیوەندیدارەکان جێ لە ئێوە بێ جێ لە ئێوەی بەڕێز ئەوەی کە جێگەی سەرنجە بەڕاستی بمبورە ینی ئەوەیە کە لە ڕووی کوالیتیەوەش بێکەڵکە بەڕاستی برنجەکە زۆر زۆر ببینم باوەڕ ناکەم ینی مەگە خەڵکێکی فەقیر زۆرەیەکەوە بەکارێنێ بەڵام بەحەقەتەوە لە خزمەتی خەڵکانیەوە برنجەکەی زۆر زۆر بێکەڵکە و پێشمای ڕۆنەکەشی لە ڕووی دەرەجەوە پێم وایە دەرەجە 34وانە بێن دەرەجەیەکوانە نیە زەیتەکەی. بەڵێ هەر لە سەرمان بابەت باوکی میر هەر لە شاری سلێمانی ئەم کاتە باش باوکی میر تێبینیەکان لەسەر کوێ قسەکانی باوکی ئیمان لە شاری سلێمانی چی بفەرموو؟ ئەم کاتە باش هەموو کاتێکت. وەڵی من دوو پێشنیاری زۆر گرنگم هەیە بۆ ئەو قەزەی ئەو مۆفیزایی کە ئێستا درێ یەکەم مەوادەکان زۆر زۆر خراپە نازانم چێ بەرپرسیارە بەرامبەر ئەو مۆفیزایانە دووهەم
پارەی نزیکەی زیاتر لە 2 ساڵ 3 ساڵ لە 2007 و 2009 پارەی ئازوقەی خەڵک لای حکوومەتە اینجا نازانم لای حکوومەتی عێراقیە لای حکوومەتی هەرێمە ئەندام پەرلەمانەکان تا ئێستا هیچ هەڵوێستێکیان نەبوو بەرامبەرەوە بەڵام پارەی سیادی وەختی خۆی کەم کرایەوە هەموو ئەندام پەرلەمانان هاتنە دەرەوە بەڵام ئەمە کە پارەیە میلەتەیە کەسیان دەنگیان لێوە نەهات اینجا من نازانم بۆ ئەم ئەندام پەرلەمانانە کە بە دەنگی خەڵکی وەکو ئێمەمانان چوونەدێ بۆ لەسەر حەقی خەڵک نهاتنە جواب بەڵێ بەڵێ باوکی میر هەروەها هوشنگ لە قۆشتەپەمان لەگەلە کاک هوشنگ ئێوارە باش الو ئێوارە باش برام باشتر گەلو تێبینیەوە چیە لەسەر ئەف پشکا خواردنە ئەمانە لە عێراقی و لە هەرێمە کوردستانی دەهێتە دەبەشکردن نەوعیەتێ vê xwarineyên çap dilê heye ye خودê bêjmete çi birê ezîz hema he baştir ez cara wasî destxutê hikûmeta me bikeyn bes to hemû ştekê îca çêno bîtin bes to baş e eyb lê niye يعني تو وەکو هاوڵاتیەک وەکو هاوڵاتیەک لە تام و لە چێژ و لە نەوعیەتێ vî برنجی vê şekerê vêronî razî بەڵێ ez ê rozî me dest şî hikûmetê dikem بەڵێ بەڵێ کاک هوشنگ لە قوشتەپە تەماشاوانە نێژا بابەتێ me yê îro taybet e li ser bira xwarina mehane û xerabiya kwalîtî debişkirinê aram digel me ye kaykaram li qelat zêm kata baş Am kafê baş kakecam hemû katekî fermo بس خۆشتان دەکەم وڵا لەو بارەی خۆراکەوە ڕاستی هەموو خەڵک لێتی ئەوجار ئەوە دەکەوێتە سەر وەزارەت یعنی بەڕاستی وەزارەتی بازرگانی یا وەزیری بازرگانی با بڵێین لەبەرەوەی کە کوردە بەڕاستی دەبوو ئیشی شوا بکە هەم بۆ ئەوەی یعنی کورد بەخێوەزی دەبێتەوە لە بەغا یعنی ئیشیش باشکە لە چاوەی وەزیرەکانی پێشوو ئەو چەندەرانی کە دەدا بە کەسی تایبەت مەسەڵەن ئەو کۆمپانیانە بانگ دەکا هەمویان لەگەڵ مەسئولێک شەریکن بۆیە ئاوای لێدێ یعنی ئەوان ناچارن مەسەڵەن چێن خراپترین شت بخۆن لە مثلا لە سنگافۆرە و لە تایلەند و لە ئەوانە خراپترین شت دەکەن ئەگە معلومات لەسەر شتێک دەڵێ چۆ برنجیان کڕیوە لە شوێنێک دنیاکەیان تەریشەکە لە شوێنیش کە تەبیان کردەوە تەبعی ئاروان لێداوە بۆی کە چاوی خەڵک ببەستن یعنی بەڕاستی زۆر کەم سێر یعنی باوکێکەوێتە بازار یعنی ئاوا تەسەڕف دەکا پارەکە ئاوا سەر دەکا شتی خراپ و مالەبەر بۆ منداڵەکانی دەباتەوە یعنی ئەوان بە هەر بخۆن وایە ناکەن یعنی بەڕاستی ئەوان دڵوا خۆیان ناکەن لەبەر ئەوانە خەڵک جێداون بەدەژی ئەو خەڵکە چونەوە یعنی بەڕاستی شتی خراپ ئەگەر بۆ کە ئەو پارە هەسەر دەکرێت باشتێکی باش پێوەخێ یعنی بەڕاستی شتێکی باش بۆ خەڵکە گوێندێ خەڵکەم تووشی نەخۆشی بووە ئەوجا لەبارەی بایعەکانەوە ئەیوامان هەیە کاگەکە با ئەیوامان هەیە بەڕاستی مامۆستا و بە ئیش هەیە هەمانە پێشمەرگەیە بە ێزەری وایە دەڕۆژ تازە ڕۆژ دکانەوەی داخەوە یعنی کەسێک لێ ناپرسێتەوە هەمانە تەکسیتی و بایعی هەیە بۆ دەبێت لە پرسیوەیەک نەبێ ئەوجا لەبارەی با بڵێن یعنی یەک تەسەڕۆفی میزازی وەزیری بەسە یعنی بۆ ئەوەی کە ئەو ئیشە چاک بێت چونکە ئەوان هەموو شەک بە میزاز بەڵێ کاک بەڵێ کاکارم دیارە خەڵکێکە بەڵێ دیارە فاتمان لە شاری سلێمانی دەمێکە لەسەر هێری پەیوەندیە و دوا پەیوەندیشمانە لە کاتێکە ئەم خۆراکیە کە پەیوەستە بە ژیانی خەڵکیەوە بە تەندروستی خەڵکیەوە ئەگەر ناویەتێکی خراپێ ئەم تەندروستی ئەم خەڵکیە کەوێتە مەترسیەوە پێویستە چی بکرێت بۆی نەوعیەتی ئەو برا خۆراکیە کە دێت هیمانگانە نەوعیەتێکی باش بێ خەڵکی استیفادە لێ بکات بەڵێ خۆراکە برنجێکی هێتە شاری سلەیمانیەوە ئەوە کێ بەرپرسە و کێ ئەیهێنێ و کێ وەری ئەگرێ وانە ئایا حکومت ڕێگە نادا بەو تیجارانەی کە ئەیهێنن ئایا هیچ تیجارێک بەبێ پرسی حکومت ئەتوانێ برنجی بێنێت لە خارجەوە لە هەر شوێنێکەوە بێنێت و بیا بە خەڵک کە تووشی هەزارەها نەخۆشی ئەبێت برنجێکی بێ ئەمەلی ناشیرین کە من فەرمانبەرێکم نەتوانم بیکڕم ئایا فەرمانبەرێک کە معاشێکی کەمی هەبێ کرێخانووی لێ بەم ماڵم ناڵی لێ بژێنم تەنها چی ئەیەن بەم میلەتە حکومەت چی ئەیە برنجێکی ناشیرین ڕۆنێک تەنها نەختێشتەکرد ئیتر ئایا من تەنها نەفەرێک بم و دەکەس بم چ پەیوەند چی جیاوازیکی هەیە ئایا کێ بەرپرسە لەمە حکومەت بەرپرس نییە بێگومان حکوومەتە و دەستگای تەنفیزی لە وڵاتەیە و یاساکان جێبەجێکە و سازیەکان بەرەوە بە هەموو شتێکی پێیوەستە بەوە بەڵێ
فاتیما لە شاری سلێمانی دو پەیوەندیمان سپاس پێیان دەکات بەلێ تەماشاوانەی نێژاد دیارە لە فەیسبوکەوە چەند سەرنجێکمان بۆ هاتووە پەیوەند ئۆزیە ئاڵێ لە کوردستاندا بەشکردنی بایعی زۆر خراپ بووە ئەمەش بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی شت و مەکە بیانیەکان و نەبوونی چاودێری لەسەر بریکارەکان هەروەها کۆچەر ئەحمەد ئەڵێ ئەپرسم ئایا بەرپرسەکانی خۆمان ئەم جۆرە خواردنە بەکاردێنن بەڕاستی بەدڵ نیاییەوە ئۆرێشی ناگرم بۆ ناتوانن ئەم کێشەیە چارەسەر بکەن بەڵێ بینەرێن هێژا دیارە هەروەها لەسەر هەمان بابەت دیار یاسین دەبێژە خۆراکی مانگانە یەکسانە بە ئەکسپایر هەروەها سۆران قادریش ئەڵێ با بڕوای من بکرێت بە پارە باشترە حالەت هەروەها کۆمەڵێک تێبینی تشری بوومان هاتووە لەوانە ئەحمەد جمها ئەڵێ پێویستە محافظ توانای هەبێ لە کڕینی خۆراک بۆ شارەکەی خۆی تەماشاوانە نێجا ببێت چەندێکی ئەم گەشتنیە داویە بابەتە یوریە بەرنامەیەکی خەڵێکی دەگەل سوپاسێن من بۆ هەفکارێن من لە پشکا کۆنتڕۆلی و کامێرەمانە هەیە سبەهی ئەم دە خزمەتەوە لە بابەتێکی گەرمتر بە هەفگەین ئێوار باش